گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، دەست بەسەرکردنی دوو برای خەڵکی بۆکان لەلایەن ئیدارەی ئیتلاعات، ناڕوونی چارەنووسی سێ بەندکراوی خەڵکی مەهاباد لە زیندانی ئەو شارە، زیاندیتنی گوندنشینانی پیرانشار و نەغەدە بەهۆی هاتنی لافاو، ناڕەزایەتی کاسبکارانی تاران و خەڵکی کەرەج دژ بە نەبوونی کارەبا و بارودۆخی خراپی قوتابیان لە خوزستان و بەلوچستان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 15 گوڵان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، ئیلام، مەریوان، بیجار، بەندەرعەباس، تاران، ئیسفەهان، ئەهواز، عێراق و چەند شاری دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی مخابرات دووشەمەی هەموو هەفتەیەک لە بەردەم شەرکەتی مخابراتدا کۆ دەبنەوە، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ ناوەندێکی دەوڵەتی سەرنجی بە داواکاریەکانیان نەداوە. ناڕازیان لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی، هاوسانسازی حەقدەست و پێدانی مەزایای خاننشینی بوون. ناڕەزایەتی خەڵکی ئاوایی عەلی شەروانی ئیلام دژ بە نەبوونی کارەبا ڕۆژی دووشەممە 15 گوڵان دانیشتوانی گوندی عەلی شەروانی سەر بە شارستانی بەدرەی ئیلام بۆ جارێکی دیکە دژ بە نەبوونی خزمەتگوزاری گشتی جادەی سەرەکی ئەو گوندەیان داخست. بە وتەی ناڕازیان ئەمە دووهەمین جارە لە ئاست نەبوونی ئاو و کارەبا خۆپیشاندان دەکەن، بەڵام بەرپرسانی ڕەژیم لە جیاتی بایەخدان بە کێشە و گرفتەکانیان هێزی سەرکوتیان بۆ ڕەوانە دەکەن. هاوڵاتیان لەو بارەوە ڕایان گەیان لە ماوەی شەوانە ڕۆژێکدا تەنها چەند ساعەت بەقییان هەیە و بەهۆی نەبوونی کارەبا مۆبایل و تەلەفۆنیش کار ناکات و گەڕڕووداوێکی نەخۆزرا و ڕووبدات ناتوانن پەیوەندی بە ئۆژانسەوە بگرن. دەست بەسەرکردنی دوو برای خەڵکی بۆکان لەلایەن ئیدارەی ئیتلاعات. کاتژمێر نوێی بەیانی یەکشەممە 14 گوڵانی 1404 هەتاوی دوو برا بناوەکانی حەمزە یادیار تەمەن 25 ساڵ و موسا یادیار تەمەن 26 ساڵ لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بۆکانەوە بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەتیەکانی بۆکان ئەو دوو برایەیان بە لێدان و توندوتیژیەوە لە شوێنی کاری موسای یادیار دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. هەروەها سەرکوتگەرانی ڕژیم بە دوای ڕفاندنی ئەو دوو گەنجە هێرشیان کردوتە سەر ماڵی باوکیان و هەموو کەلوپەلەکانیان پشکنیوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردنی ئەو دوو هاوڵاتیە لە بەردەستانیە. مانگرتن لە خواردنی متەلب ئەحمەدیان لە زیندانی ئێڤین ڕۆژی دووشەممە 15 گوڵان متەلب ئەحمەدیان بەندکراوی سیاسی کوردی ڕاگیراو لە زیندانی ئێڤین دژ بە نەدانی مەرەخەسی دەرمانی مانی لە خواردن گرت. بە پێ زانیاریەکان متەلب ئەحمەدیان پێویستی بە نەشتەرگەری خێرا هەیە، بەڵام دادستانی تاران لەگەڵ داخوازی مەرەخەسی دەرمانی ئەو بەندکراوە سیاسیە دژایەتی دەکات. ڕۆژی یەکشەمەش کۆمەڵێک لە هاوبەندیەکانی متەلب لە نامەیەکدا خوازیاری پێدانی مەرەخەسی دەرمانی بەوە بەندکراوە ببوون، بەڵام هێشتا دەستگای قەزایی وەڵامی نامەکەی نەداوەتەوە. بانگهێشتی چالاکێکی مەدەنی شاری سنا بۆ ئیدارەی ئیتلاعات ڕۆژی یەکشەممە 14 گوڵان چالاکێکی مەدەنی شاری سنە بە ناوی چیاکۆ قوربەیی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بانگهێشت و لێپرسینەوەی لێکرا. ئەمە چەندەمین جارە کە چیاکۆ قوربەیی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانگهێشت و لێپرسینەوەی لێ دەکرێت. ڕۆژی 20 خاکە لێوەی ئەمساڵیش ئەو چالاکە مەدەنیە بە تۆمەتەکانی تێکدانی ئەمنیەتی گشتی و تەبلیغ دژی نیزام لە لەقی یەکی دادگای انقلابی ئەو شارە دادگایی کرابوو. ناڕوونی چارەنووسی سێ بەندکراوی خەڵکی مەهاباد لە زیندانی ئەو شارە ماوەی 5 مانگە سێ شارومەندی خەڵکی مەهاباد بە ناوەکانی جەلال سەدەفی، قادر خەرامانفەر و سالار شەمس بورهان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو سێ شارومەندە بۆ ماوەی 3 مانگ لە بەندی تاکەسیدا ئەشکەنجە و ئازار جراون،
بنەماڵەی ئەو سێ بەندکراوە لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە خراونەتە ژێر گوشار و بۆ ئەوەی بەدواداچوون بۆ دۆسیەکەیان نەکەن. بەپێی زانیاریەکان دادگای انقلابی مەهاباد بە بنەماڵەی ئەو سێ بەندکراوەی وتووە کە هێشتا پەروەندەکەیان تەکمیل نەکراوە. لە حاڵێکدا جەلال سەدەفی و قادر خەرامانفەر نەخۆشی زەختی خوێن و دڵیان هەیە و ئەبێ لەژێر چاودێری پزیشکی دابن. زیاندیتنی گوندنشینانی پیرانشار و نەغەدا بەهۆی هاتنی لافاو. بەهۆی بارینی تەرزە و باران لە شارەکانی پیرانشار و نەغەدا زیانێکی زۆر بە جوتیاران و گوندنشینان گەیشتووە. بەپێی ئەو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بارینی تەرزە زیانێکی زۆری بە باغدارانی ڕۆژهەڵاتی کوردستان گەیاندووە و لە ئاوایەکانی سەر بە پیرانشار و نەغەدا لافاو چووەتە نێو ماڵی خەڵکو و کێشەی بۆ گوندنشینان دروست کردووە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. کرێکارانی ڕەسمی نەوت شاغڵ لە دوورگەی لاوان ڕۆژی دووشەممە 15 گوڵان بۆ جارێکی دیکە دشت بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی بە بەدەستەوەگرتنی پلاکارت و وتنەوەی دروشم، خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، پێدانی ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی جیاوازی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. داخستنی ئۆتوبانی قەزوین کەرەژ لەلایەن ماڵدزراوانی شەرکەتی غەفاری. ڕۆژی دووشەممە 15 گوڵان ماڵدزراوانی شەرکەتی هاوردەکردنی ئۆتۆمبیلی غەفاری ئۆتوبانی قەزوین کەرەجیان داخست و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. ماوەی زیاتر لە 2 ساڵە کە ماڵدزراوانی شرکەتەکانی ڕەزایەت خودرۆ و تەراوەت نەوین لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکان خۆپیشاندان دەکەن، بەڵام هێشتا زیانەکانیان لەلایەن دەوڵەتەوە قەرەبوو نەکراوەتەوە. شایانی باسە کە شرکەتەکانی ڕەزایەت خودرۆ و تەراوەت نەوین سەر بە پاسدارێک بە ناوی محەممەد ڕەزا غەفاریە و ناوبراو بە بیانووی هاوردەکردنی ئۆتۆمبیلی بیانی پارەیەکی زۆر لە خەڵک وەردەگرێت. ناڕەزایەتی کاسبکارانی تاران و خەڵکی کەرەژ دژ بە نەبوونی کارەبا. ڕۆژی دووشەممە 15 گوڵان کۆمەڵێک لە کاسبکارانی شاری ڕێی و شەهریاری تاران دژ بە نەبوونی کارەبا خۆپیشاندانیان کرد و لە شاری کەرەژ دانیشتوانی ئەو شارە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان بەرز کردەوە. بەپێی راپۆرتەکان کاسبکارانی شاری ڕێی و شەهریار لە بەردەم ئیدارەی بەرقدا کۆبوونەتەوە و خوازیاری پێدانی کارەبا بوون. ناڕازیان بە وتنەوەی دروشم ڕایان گەیان، بڕانی بەردەوامی کارەبا زیانی زۆری لێداون و هیچ بەرپرسێکی دەوڵەتی خۆی لە ئازدەرەمەندبوونی خەڵک بەرپرسیار نازانێت. لە لایەکی دیکەوە کەلوپەلی نێوماڵی بەشێک لە دانیشتوانی شاری کەرەج بەهۆی بڕینی کارەبا سوتاوە و خەڵک بە کاتی شەو دروشمەکانی مەرگ بۆ خامنەی و مەرگ بۆ دیکتاتۆر بەرز کردوێتەوە. شایانی باسە کە هێندێک لە گەنجانی شەهریار بە بڵاوکردنی تراکت لە نێو شەقامەکانی ئەو شارە داوایان لە خەڵک کردووە لە ئاست زوڵم و زۆری کۆماری ئیسلامی بێدەنگ نەبن. بارودۆخی خراپی قوتابیان لە خوزستان و بەلوچستان. قوتابیانی شارەکانی شادگان و ئابادان لە ئوستانی خوزستان لە ئاست نەبوونی کارەبا ناڕەزایەتیان دەربڕی و ڕەسوول خادم بە بڵاوکردنی ویدۆی قوتابیانی بەلوچستان باسی لە برسێتی قوتابیان و بنەماڵەکانیانی کردووە. هاوکات لەگەڵ سەفەری ئۆستانداری خوزستان بۆ شارەکانی شادگان و ئابادان، قوتابیانی مەدرسە با بەدەستەوەگرتنی پلاکارد ناڕەزایەتی خۆیان لە ئاست نەبوونی کارەبا نیشان داوە. قوتابیان ڕایان گەیان بەهۆی پشڕانی کارەبا ئامێرەکانی ساردکەرەوە کار ناکات و بەهۆی پیسبوونی هەوا ناتوانن پەنجەرەکان بکەنەوە و ژوورەکانی خوێندن زۆر گەرمە و قوتابیان دەبورێنەوە. لە لایەکی دیکەوە ڕەسوول خادم وەرزشوانی بە ئەخلاقی ئێرانی ویدۆیەکی لەسەر دۆخی خراپی قوتابیانی بەلوچستان بڵاو کردووەتەوە و ڕایگەیاندووە کە قوتابیانی ئەو پارێزگایە بەهۆی هەژاری ناتوانن نانی بەیانی بخۆن و لە مەدرسەکاندا لە هۆشخۆیان ئەچن. کاتێک نان و پەنیر و خورما بە قوتابیان ئەدەن، بەشێکیان نایخۆن و دەیبنەوە بۆ ماڵ و دەڵێن لەگەڵ براو خوشکە برسیەکانمان دەیخۆی. گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار لە شارۆچکەی مەحموودابادی قوم. ڕۆژی یەکشەممە 14 گوڵان ئاگل لە کارگەیەکی شارۆچکەی سەنعەتی مەحموودابادی قوم کەوتەوە و بۆ هۆیەوە 2 کرێکار گیانیان لە دەستا و 3 کرێکاری دیکە بریندار بوون. بە وتەی سەرۆکی ئۆژانسی قوم، جەستەی 2 کرێکار سەدا سەرسوتاوە و بوونەتە قوربانی نەبوونی ئیمەنی شوێنی کار.
دوو کرێکاری دیکە 40 بۆ 50% جەستەیان سوتاوە و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. هەروەها کرێکاری پێنجەم برینەکانی سووک بووە و پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی مەرەخەس کراوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی کرێکارانی چینی دژ بە بێکاری. ڕۆژی دووشەممە 15 گوڵان سەدان کرێکاری چینی بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار لە شارۆچکەی سەنعەتی گوانگژۆ خۆپیشاندانیان کرد و ناڕزایەتی خۆیان لە ئاست پەرەسەندنی بێکاری نیشاندا. بە پێی راپۆرتەکان کەشوهەوای پلیسی ڕێگەی نەداوە کرێکاران فیلم و وێنە لە کۆبوونەوەکانیان بڵاو بکەنەوە و چەند کرێکار پاش تێکەڵچوون لەگەڵ هێزەکانی پلیس دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراون. بە وتەی چالاکانی سیاسی ئابووری وڵاتی چین لە ساڵی 2024ەوە تووشی وەستان بووە و زیادبوونی کارگەی سەنعەتی لە هەندێک لە ئەستانەکانی ئەو وڵاتە ئاستی وە بەرهێنانی تا ڕادەیەکی بەرچاودا بەزاندووە و شەپۆلێک لە بێکارسازی لە وڵاتە دەستی پێکردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.